ئێمە وەکو ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە یاوەری کاندیدی ژمارە 2 مام سەمەڕوان گەڵاڵی ئەو ڕۆژ بەردەوامین لە هەڵمەتی دوکان بە دوکان کە بۆ ڕۆژی سێمە بەردەوامین لە شاری سۆران کە بەهۆی فراوانی شاری سۆران ئەو ڕۆ بە پشتیوان خوای پەروەردگار کۆتایی بە هەڵمەتی دوکان بە دوکان دێ و وەکو ئەنجومەنی سۆرانیش بەردەوامین لە ڕێی تیمەکانمان تیمی ماڵ بە ماڵ و تیمی گەڕۆک و زیاتر سەردانەکانمان سەردانی مەیدانین و بەردەوامین لە گەڕەکەکان و لە ناحیە و لە گوندەکانیش لە بانگەشەکردن بۆ لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کوردستان. وەڵام من یەک شت دەڵێم شوێدی کە لە خزمەت مامۆستایەکی ئاینی دابووین قسەیەکی زۆر جوانی کرد و قسەی دووبارە دەکەمەوە وتی ئەو کەسێک کە دەنگ نادا یعنی وجودی نییە ینی وجودی نییە خوازیارم ئەو کەسێک کە هەست بە وجودی خۆی دەکا هەست بەوە دەکا کە ژیانی لەبەردایە ئیسپاتی وجودی خۆی بکاتن ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بکاتن و ئەو بێزاریە و ئەو ناڕەزایی کە لە دەسەڵاتەیە کە 27 ساڵە دەسەڵاتیان بەدەستە کە خزمەتێکی ئەو تۆی هاوڵاتیانیان نەکردووە بێنە سەر سندوقەکانی دەنگدان و بە دەنجی خۆیان کە هیچی تێناچێتن گۆڕانکاری دروستکەن لە هەرێمی کوردستان وە کۆمەڵی ئیسلامی چۆن لە هەڵوێستەکانی بەردەوام بووە و بەردەوامیش دەبێت لە داهاتوو چۆن لە ناو جەماوەر بۆ بەردەوام لە ناو جەماوەر دەبێتن وە خوازیاریشم کە زۆرترین متمانە لیستی کۆمەڵی ئیسلامی 1994 بەدەستی بێنێتن.